لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەری کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینی یارحمەدم بە یارمەتی هاوکارانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆژ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و هەروەها دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا قسە دەکەین لەسەر سۆشیال میدیا و کاریگەری لە ئێستا. ئایا سۆشیال میدیا لە سەردەمی کۆرۆنەدا نیعمەتێکە هەمانە بە تایبەتی ئێستا کە کەرنتینە کراوین هەمووی لە ماڵەوەیە یاخود نابەدیوێکی کە کاریگەری خراپەکان و کاریگەری نەرێنی هەیە کە لەوەی هەندێک کەس هەیە هەندێک بابەت بڵاو دەکەنەوە کە بەپێی پێویستین ئەو بابەتانە پێویست ناکە ئێستا بڵاو بکرێنەوە یاخود هەندێک کەسی دیکە هەیە ترس دروست دەکات یا هەندێک کەس هەیە کە لەم کاتە بەتاڵانە بە شێوەیەکی نادروست ئەو سۆشیال میدیا بەکاردێنێت لە بەرامبەرەکەشی کۆمەڵێک دیوی ئەرێنی هەیە کە ئێستا سۆشیال میدیا بەکارهێنرێت بە تایبەتی ئەگەر بزانرێت سۆشیال میدیاکە بۆچی بەکارهێنرێت بابەتە بە سوودەکانی زیاتر بتوانین سوودی لێوەربگرین بەکاری بێنی بە تایبەتی ئێستا زۆر نوکتە و زۆر بابەتی گاڵتە دروست بووە لەم کاتی کەرنتینە کردیاوە هەروە هەندێک کەسی دیکەش باس لەسەرەوە دەکەن کە ئێستا دەتوانی لە ڕێگەی سۆشیال میدیاەوە فشارێک دروست بکەی لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی کە باس لەوە دەکرێت کە پاشەکەوت دەگەڕێتەوە یاخود موچە دەبڕێت یا هەندێک بابەتی دیکەی لەوەی کە درێژکردنەوەی ماوەی قەدەغەی هاتوچۆ هەندێک کەس پێویستی بەوە هەیە کە ژیانی بەڕێ بکات ئەگەر ئەم ماوەی قەدەغەی هاتوچۆیە درێژ بکرێتەوە پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان کە هاوکاری هەندێک کەس بکەن کە کارەکانیان لەسەر ئیشی ڕۆژانەیە زۆر کەس دەڵێن سۆشیال میدیا شوێنێکی باشە کە بۆ ئەوەی بتوانیت بە دیوە دروستەکە بەکاری بێنی بتوانی شەر لەسەر لایەنە پەیوەندیدارەکان دروستکەین. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری دومی بەرنامەکەمان قسە لەسەر پارێزگای هەڵەبجە دەکەین. لە پارێزگای هەڵەبجە لە ماوەی ڕابردوودا کە لە زۆربەی شارەکانی باشووری کوردستان لەو پارێزگاکان کە حاڵەتی کۆرۆنا دەرکەوت بەڵام لە پارێزگای هەڵەبجە تەنها یەک حاڵەتە بوو ئەویش کە لە کەرنتینە لە سلێمانی مابووە ئاتە کۆنتاکتی لەگەڵ خەڵکی هەڵەبجە نەبوو بەڵام لەم ماوەی هەفتەیە لە پارێزگای هەڵەبجە کەیسێک دەکەوت کە ئەو کەیسە گەشتی دەروێ وڵاتی نەکرد بوو و لای هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە تا ئێستا ڕوون نییە ئەو کەسە چۆن توش بووە و بەریەکەوتنی لەگەڵ چەند کەسێکی دیکە هەبوو ژمارەکە وردە لە پارێزگای هەڵەبجە بەرز بووەتەوە. ئێستا هەروەها لە دوو ڕۆژی ڕابردووشدا کارمەندێکی تەندروستی بۆ خۆی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو کە ئەم کارمەندی تەندروستیش گەشتی دەروێ وڵاتی نەکرد بوو و بەریەکەوتنێکی زۆریشی لەگەڵ خەڵکە هەبوو چ لە بنکە تەندروستیەکەی چ لەو نۆرینگەی کە خۆی کردبوویەوە. قسە دەکەین لەگەڵ میوانەکەمان لەسەر حاڵی ئێستای هەڵەبجە تا چەند هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکان و ئەو پێداویستیانەی کە لە بەردەستیانە بەپێی پێویستن و چ کارێکیان کردووە بۆ بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت و هەروەها لە شار و شارۆچکە جیاوازەکانیش پامێرەکانمان وەردەگرین بۆ وەرگرتنی دواترین زانیاری لە سەر ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و بابەتەکانی دیکەی شارەکانیان. ئێستا ڕێنمایی خۆپارێزیمان هەبوو لەسەر کۆرۆنا دیارە ئێستا ڕاستەوخۆ دەچینە لای میوانەکەمان کە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە دەبێت بەڕێز ئاڤانجاف کە نوێنەری سنتەری میترۆیە لە هەولێر و لە هەمان کاتیشدا ڕۆژنامەنووسە و سەرنووسەری ژن مەگەزنە. قسە دەکەین لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان کەوە گوتمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتی سۆشیال میدیا لە سەردەمی کۆرۆنەدا. ئاڤان خان ڕۆژ باش سەرەتامەوێ بۆچوونی خۆتمان پێ بڵێ کە لە ئێستادا بوونی سۆشیال میدیا نیعمەتێکە کە هەمانە یاخود بە دیوە سلبیەکە هەندێک کەس بە شێوەیەکی خراپ بەکارهێنێ نا خراپە لەم سەردەمەیە سۆشیال میدیامان هەبێت. بەیانیتان باش هیوای ڕۆژێکی ئاسوودە هیوادارین ئەمڕۆمان جیاوازتر بێ لە ڕۆژەکانی تر بە بیستنی هەواڵی پڕ لە هیوا هەواڵێک کە
باز دەکەم بوونەوەی ژمارەکانی توشبووان و چاکبوونەوە بکات لە ڕاستیە ئەگەر بینە سەر قسەکردن لەسەر سۆسیال میدیا هەم لایەنی ئەرێنی هەیە هەم لایەنی نەرێنی ڕەنە ئاسان نەبێ من لە ماوەی چەند دەقێکە هەموو خاڵەکان ئەرێنیەکان و نەرێنیەکان باسکەم ئەمە ڕەنە پێویستی بە توێژینەوەیەکی فراوان هەبێ و ئاگادارم لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە زۆر جار ئەبیستم کە کەسانی چالاکوانیان کەسانی شارەزا و پسپۆر لە بواری میدیا سەرقاڵی ئەوەن کە توێژینەوە ئەکەن لە بارەی کاریگەریەکانی سۆسیال میدیا لەسەر هۆشیاری خەڵک هەروەها لەسەر ئاستی تۆقااندنی خەڵک هەروەها لەو لایەنە ئەرێنیەکانی بەوەی کە بەشێکی گرنگە لە هۆشیارکردنەوەی خەڵک بەرامبەر بە شێوازی خۆپاراستن لە ڤایرۆسەکە خۆت هەر شێوازێکی تر بێ کە دیوێکی ئەرێنی دروستکە بۆ ئەو دۆخەی کە ئێستا ئێمەتیاین لە ژیانی ڕۆژانەمانە هیوادارم بە هەمووان بتوانین لایەنە پۆزیتیڤەکانی سۆسیال میدیا زیاتر بکەین لە هەرێمی کوردستان. ئاڤان خانیانی یەکێک لەو بابەتانەی کە باز دەکرێت ئێستا بەداخۆیانی لە ماوەی ڕابردووشە من قسە لەسەر هەردوو دیوەکەی بکەم هەم نەگەتیڤەکە و هەم پۆزیتیڤەکەیشی و چۆن بکەین وا بکەین کە دیوە پۆزیتیڤەکە قسە بکەین سەرەتامەوە قسە لەسەر بابەتە دیوە نەگەتیڤەکە بکەم دوای دەچوە سەر پۆزیتیڤەکەی بەداخۆیانی لە ماوەی ڕابردووشدا هەندێک کەس هەبوون ئەم بابەتیان بە شێوەیەکی خراپ بەکارهێنا بە تایبەتی لە سەرەتای ئەتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ناو باشووری کوردستان هەندێک قسەیان کرد هەندێک بابەت بڵاو بوویەوە ئەمانە چۆن کار بکرێت بۆ ئەوەی کە هەموو هاوڵاتیان کە بۆ دیوە نێگەتیڤە و بابەتە بەکارنێنین وەلانی پەیوەندیداریش چۆن دەتوانێت کە بە دووداچوون بۆ ئەو کەسانە بکات کە بە دیوە نەگەتیڤەکە بەکاری دێنن چونکە هەندێک پیج هەیە فەیکە یعنی کەس نازانێن پیجە هیکەیە. بەڵێ دیارەیەکێک لە گرفتە هەرە گەورەکان جگە لە پەتای کۆرۆنا ئێمە ڕوبەڕووی پەتایەکی تر بووینەتەوە لە هەرێمی کوردستان کە پەتای درۆیە پەتای چەواشەکاریە پەتای چۆن ئەڵێی تۆقانی خەڵکە لە کۆنگرەی مونخیش بەڕێوبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بەوە کرد ئەو کاتە ڤایرۆسی کۆرۆنا یاخود پەتاکە بەو شێوەیە لە ئاستێکی باڵایان نەبوو باسی لەوە کرد کە جیهان ڕوبەڕووی دوو پەتا بۆتەوە پەتایەک هەرەوەیە کە پەتای ڤایرۆسەکەیە پەتاکەی تر پەتای درۆیە پەتای هەواڵی درۆیە لە میدیادا بەڕاستی تۆ لەلایەک ڕوبەڕووی پەتایەک بوویتەوە کە خۆتت بۆی ئامادە نەکردووە یا چاوەڕوان نەکراو بووە ئەمە بە دیوێک ڕەنەباری دەرونی و دۆخی دەرونی تۆ بخاتە ئاڵۆزی و جۆرێک نالەباریەوە ئەو هەواڵە فیک و ئەو هەواڵە ناڕاست و چەواشەکاریانش کە لە سۆسیال میدیا بڵاو ئەبێتەوە بەداخەوە کێشەی گەورە ئێمە لەگەڵ ئەو ماڵپەر و ئەو لاپەڕانن کە نازانی لەکوێوە سەرچاوەیان گرتووە نازانی کێ لە پشتیانە چ ئایدەلۆژیایەک لە پشتیانەوەیە ئەمانە ناتوانی تۆ چۆن مامەڵەیان لەگەڵ بکەی ئەکەوێتە سەر ئاستی هۆشیاری خەڵک ئایا من خوێنەرێک یاخود بینەرێکی هۆشیارم لێ هاتووم زیرەکم ئەتوانم هەواڵی نادروست و هەواڵی دروستکرا و لە هەواڵی ڕاستەقینە جیاکەمەوە مەترسیەکە لێرەیە بەداخەوە بینەری کورد یاخود خوێنەری کورد لەو ئاستەیانیە زۆر جار خۆی بپارێزێ لە هەواڵی ناڕاست لە هەواڵی چەواشەکارانە لە بەرەوەی کە ئەو شتانەی هەر شتێکە یەتە بەردەمی یاخود کاتێک سکۆرە کات و کلیکی لەسەرەکەی خوێنێتەوە ڕەنە دەیان جار شەیریکە ڕەنە دەیان بینێرێ بۆ دەیان کەسی تر وەکو لە سەرەتای هاتنی پەتاکە بینیمان چەندین هاوڵاتی
ڕوبەڕووی تەنانەت لێپرسینەوەی یاسایی بوون بەوەی کە ئەو بابەتەیان وەکو شتێکی چۆن ئەڵێ گاڵتە ئامێز یاخود شتێک وەرگرتووە کە بۆ خۆشی و چێژبەخشین بەکاری بێنن بەڵام بیریان لە دیوە مەترسیدارەکەی نەکردبوو کە تۆقااندنی خەڵکە چاواشەکاری خەڵکە تۆ ڕەنە بەم هەواڵەت ژیانی دەیان کەس بخەیتە مەترسیەوە ئێمە ئەزانین ڕوونکردنەوە یاخود ڕاستکردنەوە یاخود پۆزش هێنانەوە هێشتا شوێنی خۆی نەگرتووە بەڕاستی لە هەرێمەکەی ئێمەیە هەر لە میدیاش بەگشتی ڤیۆری یاخود بینەر و یاخود ئەو کەسانی کە زیاتر هەواڵە ناڕاستەکان وەرەگرن دوایی ئەوەندە بە دوای ڕوونکردنەوەکە ناگەڕێن زۆر گرنگە ئەو دەستگا و ئەو ناوەندە و ئەو سنتەرانی کە تایبەتن بە بواری هۆشیاری تایبەتن بە بواری میدیا تایبەتن بە هەموو ئەو ڕێکخراوانەی کە ناونیشان و چۆن ئەڵێ شوێنی جیاوازیان هەیە لە هەرێمی کوردستانە ئەبێ یەکێک لە ڕۆڵەکانیان بەڕاستی ئەوە بێکە خەڵک هۆشیار بکەنەوە لەو هەواڵە ناڕاست و چاواشەکاریانی ئاراستەی بینەرەکان وەرگرەکان خوێنەرەکانەکرێت لە بڕۆی کە تۆ خۆت لە زۆر سادەیە گوناحت چییە هەواڵی چاواشەکاریش ببیستی ینی بابەتێک زۆر سادە ینی ئێستا بەداخەوە زۆر کەسێ سۆشال میدیانی لای هەموو کەسێکە و کەسێک کە توانێت بەکاری بهێنێ بەڵام چەند گرنگە ئێمە بۆ نمونە لە سەرچاوی زانیاریەکانەوە هەواڵەکان وەربگرین نەک لەوەی کە کەسێک لە شوێنێک قسەیەکە کاتۆ بەگوێ بکەیت ئێستا خۆشبەختانە ینی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە ڕۆژانە ڕێنمایی بڵاو دەکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش چ وەزیری تەندروستی بێ چ بە ڕێبەرە گشتیەکانی تەندروستی بێ ڕۆژانە هەواڵ و بابەت و ڕێنمایی حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی بڵاوی دەکاتەوە لەسەر ئەم بابەتە چەند گرنگە بۆ بابەتە ڕێنماییەکان ئێمە پشت بەم سەرچاوانە ببەستینی ینی ئەوەی نەکە من کەسێک بم شەخصێک بم دانیشتم بابەتێک بڵاو بکەمەوە تۆ ئەمە سرنجت ڕابکێشێت و دانیشی سەیری بکەیت بەڵێ زۆر گرنگە خۆی بێلایەنی یەکێکە لە بنەماکانی کاری میدیایی بە تایبەت تۆ لە کاتێکی وەکو ئێستایەکە وەکو وتم دۆخێکی هەستیارە زۆر گرنگە تۆ بێلایەنتر داتاکان بگوازیتەوە بێلایەنەتر وەسفی بابەتەکە بکەیت تۆی ڕۆژنامەنووس زانیاریەکان ئەگوازیتەوە زانیاریەکان ئەدەی بە بینەرەکانت بە خوێنەرەکانت ئەوە کاری تۆ نییە وەسفی دۆخەکە بکەی بەڕاستی من بەداخەوە زۆر جار لە پەیامنێرە هاوکار و ئەزیز و خۆشەویستەکانی خۆمان ئەیبینم ئەوان بەڕاستی سەربازی ونن بەڕاستی لەم دۆخە مەترسیدارەیە شانیان داوەتە بەر شۆڕشێکی زۆر گەورە بەوەی کە کارەکەن بۆ گواستنەوەی زانیاریەکان بەڵام ئەوێ زۆر ئاگامان لەوە بێ کە بێلایەن بن بەڕاستی نەکەونە بەر ئەوەی کە میدیاکاران نەبوو زیاتر ینی بەبەستمەوە بوو هەندێک کەس هەیە کە هەندێک هەواڵ بڵاوەکەنەوە تۆ پێویست ناکانی لەو سەرچاوانە هەواڵ وەربگری لەوانەیە کەسێک بێ بۆ بەبەستێکی خۆی بازرگانێک بێ بابەتێک بڵاو کاتەوە نەزان بڵێ ڤیتامین فلام پێویستە بۆ ڤایرۆسی کۆرۆنا سێرەکەی بە یەک جار خەڵکە چه پەلاماری و بابەتەیەات یا ئەوە لە بازارە خواردن نەما سنوورەکان داخران خەڵک ئەچێت پەلامارەیە ترسی بۆ دروسە بێ چەند گرنگە تۆ بۆ نونە لە سەرچاوە ڕسمیەکانەوە بۆ نونە کوتم ینی لە WHO لە وەزارەتی تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی و بابەتەکان وەرگری لە جێگەوەی کە لە پەیجێکی فەیکیان کەسێکە لەسێ بۆ بابەتێکی شخصی خۆی شتێک بڵاوە کاتەوە کە تۆ بەگوێ بکەیت هەزەکەم چمە سەر بابەتە پۆزتیڤەکەشی یعنی ئێستا هەندێک بابەت هەیە کە دەڵێن ئەی ئەگەر سۆشیال میدیام هەن نەبووە ئەگەر ئینتەرنێتمان نەبووە ئێستا لە کەرەنتینەکراوی لە ماڵەوە چۆن کاتمان بەسەر بردایە هەندێک دیوی کە هەیە بۆ هەندێک نوتەی خۆش و بابەتی خۆش هەیە کە خەڵک لە بینی خۆیان ئاڵوگۆریەکە وەزام دیوە پۆزتیڤە جوانەشی هەیە کە سۆشیال میدیا لەم سەردەمەیە بەڵێ من لە بەشێکی تری وەڵامەکانم باسم لەوە کرد بەداخەوە ئەمە وەکو چۆن ئەڵێ وەڵامێک بۆ بەشی یەکەمی قسەکانت خوێنەری ئێمە وەرگری ئێمە بەداخەوە
بەشێکی زۆری هێشتا نەگەیشتۆتە و ئاستەی کە هەواڵی ناڕاست لە هەواڵی ڕاست جیا کاتەوە. زۆر جار کە بینیمان لە ماوەی ڕابردووە ڕەنە هەواڵی یەک کەسێک کە هیچ سەرچاوێکی لە بەردەما نەبێت قەیرانی دروست کردووە، پشێوی ناوەتەوە، دۆخێکی نالەباری بۆ کۆمەلگا دروست کردەوەکو باست کرد لە ناکاو باسی لەوە کرد بێت کە ڕەنە ئیتر خواردن دەست نەکەوێت یاخود باسی لەوە کردوێ ڤیتامین یاخود فلان چارەسەر ئەتوانی لە بری چارەسەری تر بەکاری بێنی بۆ بەرەنگار بوونەوەی پەتاکە. لایەنە پۆزیتیڤەکانی سوۆسیال میدیا ڕاستە تۆ لە ئێستایە کە کەرەنتینەی ئەبینی زۆر جار شتی چێژبەخش و چۆن ئەڵەی کات بەسەربردنیشی تیایان ئاگاداری هەواڵی هاوڕێکانتی و یان وەکو بینیمان کە لایەنە پەیوەندیدارەکان تەنانەت حکومەتی هەرێمی کوردستان و زۆر لایەنی تر هاتوون بە شێوازێک کە سوودیان وەرگرتووە لە پێشکەوتنی تەکنەلۆژیا، لە سوودیان وەرگرتووە لە میدیا یاخود لە لایەنی ئەلکترۆنی کۆبوونەوەکانیان پێ بەڕێوە ئەبەن، یاخود هەبوونی ئەو هاشتاگانی کە هەیە یاخود ئەو سپۆتانی کە ئەی بینین شتی جیاوازە بەڕاستی ئەمانە کاریگەری ئەگەر ڕاستە و خۆشیان نەبێ لە ماوەی ڕۆژانی داهاتوو یاخود لە ماوەی ئەوەی کە کاتەکە درێژ کراوەتەوە کاریگەریان هەبوو بەسەر ئاستی هۆشیاری خەڵک، بۆ نمونە بوونەتە هۆی ئەوەی کە خەڵک زیاتر هەز بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە خێزانەکەی لەوەی کە پابند بێ بە ڕێنمایەکانی تەندروستی، پابند بێ بە ڕێنمایەکانی خۆ کەرەنتینکردنە، پابند بێ بە زۆر شتی ترەوەیان هەواڵی یەک ئەپرسی یاشت بابەتی هیوا بەخش ئەخوێنیتەوە بیرمان نەچێ سەرڕای ئەوەی کە هەواڵی فەیکە بینین، هەواڵی چەواشەکارەی ئەبینین، راپۆرتی نادروست ئەبینین، بەڵام لە پاڵ ئەوەشا کەسانێکن زۆر بە شێوازێکی جوان بە بەرپرسانە ڕۆژانە دەیان هەواڵی جوان بۆ تۆ بڵاو ئەکەنەوە، هەواڵی هیوا بەخش بۆ تۆ بڵاوکەنەوە، ئومێد بڵاو ئەکەنەوانە کە من خۆم یەکێکم لەوانە ڕۆژانە ئەچمە سەر لاپەڕەکانیان بزانم فیدباکی خەڵک چۆنە، بۆ چوونی خەڵک زۆر ئەبینم خەڵکێکی زۆر دەستخۆشی لەو کەسانەکە کە هەواڵی هیوا بەخش بڵاو ئەکەنەوە، ئەو هەواڵانە بڵاو ئەکەنەوە کە چۆن ئەڵەی نزیکە لەوەی کە بەشێکی زۆری ئەوانەی توشببووی پەتاکەن یاخۆت ڤایرۆسەکەن چاک بوونەتەوە بەسەر یازاڵ بوونە، باز لەوەکەن کە چەنە گرینگە ئێمە لەو کاتەیە بەهێز بین، چەنە گرینگە خۆمان بەهێز بکەین لە ڕێگای زانیاری ڕاستەوە، لە ڕێگای زانیاری دروستەوە، کەواتە وەکو تۆوتت لەم کاتەیە سوۆسیال میدیا بەڕاستی حکمت و نهمەتێکی زۆر زۆر گەورەیە. ئێمە ئەبێ بۆ داهاتووش بیر لەوە بکەینەوە کە ڕۆژانێکی سەخت، ڕۆژانێک سوۆسیال میدیا زۆر زۆر بە کەڵکی ئێمە هاتووە چۆن ئەڵەی بۆتە بەشێک لە سەرچاوەکانی بابەتێک هەبێت کە لە سوۆسیال میدیا زۆر سرنجی تۆی ڕاکێشا بێت لەم ماوەیە، ینی چ نوکتەیەک بێت چ بابەتێک بێت چی زۆر سرنجی ڕاکێشایت، ینی پێت خۆش بوو تو سپاس ئەم نیعمەتە جوانە هەیە؟ بەڕاستی ئەو کاتە زۆرەی کە ڕەنە جاران بەهۆی ئەرکەکانت یان بەهۆی کارەکانت فریای ئەوە نەکەوتبیت کە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە هەواڵی یەک بپرسی یاخۆت هەواڵەکانی ناو ئەم بابەتە بخۆنەوەیان بیرەوەری یاخۆت ئەو وێنە بیرەوەریانەی کە خەڵک بڵاوکرێتەوە. ئەمماوێ زۆر شتێک سەرنجی ڕاکێشام ئەوەی کە خەڵک بە خۆشەویستیەوە وێنە کۆنەکانیان بڵاو ئەکردەوە، باسییان لەوە کرد ئەمە وێنەی ساڵی پارەوە وێنەی ڕۆژانی ترە یاخەت نوێکردنەوەی وێنەکانی یەکتر ئەوانەی کە ساڵانی زۆر ڕابردوو. هەستەکەم پەیوەندی هاوڕێتی و پەیوەندی نێوان کەسەکان گەرمترە لە ئێستاە، ئەمە سەرنجی من ڕاکێشێ کە ئەبینم خەڵک زۆر سەرنجی ڕاکێشابی لە خیاڵتان بێتوە تا ئێستا پەیوەندیەکانیان لە هەواڵ
وڵاز من زیاتر ئەو نوکتانە ئەم یاخود ئەو وێنانە سەرنجی ڕاکێشام کە بەهۆی کەرنتینەوە پیاوەکان تەداخلی کاری ژنانەکەن لە کاتێکا من ئەمە بە تەداخل نازانم بەڕاستی هەبوونی هاری کاری هەبوونی خۆشەویستی لە نێوان ژن و مێردا وێنێکی جوانی سەرکەوتنی خێزانێکی بەختەوەرە بەڵام کە ئەم بینی بۆ نمونە ئەمە جۆرێکە لە تێکشکاندنی هەندێک شتی کللتوری کە پیاوەکان وێنەی خۆیان لە کاتی کارکردنە یاخود لە کاتی لێنانی چێشتا بڵاو کردوتەوە هەست بە یەکسانیەکی باشەکەم لەم نێوەندەدا. یەک بابەتی گرنگ هەیە بە تایبەتی ئێستا ینی زۆر کەسمان هەیە ئەوان ژیانی خۆیان خستوتە مەترسی یاخود بە بەردەوام لە کارکردنان بۆ ئەوەی کە ئێمە پارێزراو بین و ئێمە لە ماڵەکانمان بێنینەوە. گرنگ نییە ینی سۆشیال میدیا بەکاربێنین بۆ دەربڕینی پێزانین بۆ ئەو کەسانە؟ زۆر زۆر گرنگە ئێمە لە ڕێگەی هەڵمەتی جیاواز لە ڕێگای هاشتاگ بێ یاخود لە ڕێگای هەر جۆرێک سوپاسگوزاری بێت ئێمە ئاراستەی کارمەندانی پزیشکە ئەزیزەکان کارمەندانی پۆلیس و هاتوچۆ و کارمەندانی پاراستنی هێزی ئەم وڵاتە بەڕاستی ئەوان شایستی ئەوەن کە ئێمە هەمیشە سوپاسگوزاریان بێم هەمیشە دەربڕینێکی پڕ لە خۆشەویستیمان هەبێ بۆیان لەبەرەوەی کە سەرڕای ئەوەی کە ئەوانیش خێزانی خۆیان هەیە کەسانی ئەزیزیان هەیە خۆشەویستانی خۆیان هەیە بەڵام هاتوون گیانی تاکی ئەم وڵاتە ئەپارێزن هاتوون ئاسایشی کۆمەڵایەتی ئەم وڵاتە ئەپارێزن بەڕاستی جێگای خۆیەتی لە بە شێوازی جیاواز ڕەنە ئەم کاتەشانە بێ لە کاتی ترابێت بتوانین سپاسگوزاریان بین پێزانینمان هەبێ بۆ ئەو ماندووبوونەوەیان بۆ ئەو خۆشەویستیان بۆ کارەکەیان جێگای دەستخۆشین هەم ئەبێ هاوڵاتیان خەڵک میدیاکان سوسیال میدیاش سەکۆیەکی زۆر باشە وێزگەیەکی زۆر باشە ئێمە بتوانین لەویایە ماندوونە ناسییان لێ بکەین بتوانین خۆشەویستیان بۆ دووپات بکەینەوە بتوانین لە ڕێگەی هەڵمەتی جیاجیا بە هاشتاگ بێت بە ڕستەیەکیش بێت ڕۆژانە سوپاسگوزاریان بین. باش ئافانخانە و کاتێ ماوەمە قسە لەسەر و بابەتە بکەم کە زۆر کەساڵن دەڵێن ئێستا شارێکی گەورە دەتوانین لە سۆشیال میدیا لە هەندێک بابەتا دروست بکەین بە تایبەتی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک قسە دەکرێت لەسەرەوەی کە موچەکەم بکرێتەوە یاخود دەرماڵی فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆران نەمێنێت یاخود هەندێک بابەتی دیکەی کە هەندێک کەسی فەقیر و هەژار هەیە لە زۆربەی وڵاتانی جیهان حکوومەت بۆ خۆی چۆتە ژێرباری ئەوەی کە هاوکاری ئەو کەسانە بکات دەرفەتێک نابێت بۆ نمونە تۆ لە جێگەوەی کە خۆپشاندان و گردبوونەوە بکەی ئێستا بە پێی ڕێمایەتە دروستەکان ڕێگە پێدراو نییە بەڵام لە ڕێگەی سۆشیال میدیا و بتوانی ئەو شارانە دروست بکەی؟ بەڵێ لە ڕابردوو شابینیمان کە سۆشیال میدیا کاریگەریەکی زۆری هەیە زۆر بابەتی گرنگ هەبوو شەقامی سۆشیال میدیا زۆر بەباشی ئەو بابەتەی وروژان یاخود ڕایگشتی بۆ دروستکرد کۆدەنگی دروستکرد بینیمان کەسانی بەرپرس کەسانی پەیوەندیدار هاتنە سەر خەت بۆ بەدەنگەوە هاتنی ئەو بابەتە یاخود بۆ چارەسەرکردنی ئەو پرسە کەواتە کۆمەلگای سۆشیال میدیا کۆمەلگایەکی زیرەک و کۆمەلگایەکی بەتوانایە کۆمەلگایە کە هەموو ڕەنگەکانی تایە سانسۆرت لەسەر نییە جۆرێک لە ئازادی تایە ئەو کۆوەیە کە تۆ لە ماڵەکەی خۆتەوە ئەتوانی دەنت بەرزکەیتەوە ئەتوانی ڕایگشتی دروستکەی ئەتوانی دەنگت بخەیتە پاڵ دەنگە ناڕەزایەتەکانی تر من زۆر بە شوێنێکی گونجاوی ئەزانم بەڕاستی تۆ زۆر جار بۆ دروستکردنی ڕایگشتی بۆ گەاندنی ناڕەزاییەکان ئەتوانی کۆدەنگی دروستکەی ئەتوانی بەکاری بێنی وەکو سەکۆیەکی زۆر ژن و بەڕاستی تۆ ڕەنگە لە شەقامی ئاساییە یاخود لە نێو کۆمەلگایە
نەتوانی ئەو ژمارە زۆرەی خەڵک کۆ بکەیتەوە بە هەر هۆکارێک بێ ڕەنگە هۆکاری سنوورەکان دووری سنوورەکان لە یەکتر یان ناوچەکان یاخود بە هەر هۆکارێکی تر بێ هۆکاری کۆمەڵایەتی بێ کللتوری بێ نەتوانی کەسەکان کۆکەیتەوە بەڵام ئێمە ئەبینین لە ڕابردووە ئەزمموی سەرکەوتومان هەبووە بۆ دروستکردنی ڕای گشتی بۆ دروستکردنی فشار لە دروستکردنی ڕایگشتی کەواتە ئەتوانین لە ئێستاشە ئەم بابەتە زۆر زۆر بە شێوازێکی تەندروست بەکاربێنین بۆ ڕژانی ڕایگەشتی بەڵام بیریشمان نەچێ ڕاستە سانسۆر یاخۆت چۆن ئەڵەی جۆرێک لە چاودێری ڕاستە و خۆنیە لەسەر سۆشال میدیا بەڵام نابێ بەڕاستی بابەتی ئیتیکمان لە بیرچێ یاخود شکاندنی شکۆی کەسەکان ئەبێ داواکانمان بە شێوازێکی چۆن ئەڵەی پۆزەتیڤ یاخود شێوازێک بێت کە بە شێوازێکی دروست بە شێوازێک بێت کە ڕازگۆیی تیا بێ هەوڵنەی شکۆی هیچ کەسێک بشکێنین بێ ڕێزیتیانە بێ واتە بابەتیانە بێت نابێ بۆ نمونە هەندێک بابەت هەیەوازی ئێستا دەخە کراون بۆ نمونە مامۆستایانی ئاینی لە جێگەی بچنە مزگەوتەکان و تاری هەینی پێشکەشکەن لە ڕێگەی سۆشال میدیاوە بیگەێنە بەرامبەرەکانیان بۆ نمونە ئێستا جێمەکان داخراون وەرزشکردن لە ڕێگەی ئۆنلاینەوە بکرێت یاخود بابەتە گرنگەکە خوێندن بە شێوەی ئۆنلاین ئەمانە بکرێت و کۆ تاپرسیاریشم بێت چونکە کاتمانێندە نەماوە من پێم خۆشە وەکو کەسێک کە شارەزایت لە بوارەکە چۆن هاوڵاتیامان وا بکەن کە سۆشیال میدیا بە دیوە پۆزتیفەکە و بە دیوە ئینێرژیەکەی بەکاربێنن. بەڵێ دیوەکوتم کۆمەلگای سۆشیال میدیا کۆمەلگایەکی زنووە کۆمەلگایەکی پێشکەوتووە کۆمەلگایەکە کە دەرکەوت لە کاتی قەیرانەکانە ئەتوانی زۆر بە شێوازێکی گونجاو بەکاری بێنی بۆ گەیاندنی بیرروڕاکان بۆ گەیاندنی زانیاریەکان مامۆستایانی ئاینی ئەتوانن وەکو مینبەر بەکاری بێنن کەسانی شارەزا کەسانی پسپۆر ئەتوانن وەکو سەکۆیەک بەکاری بێنن بۆ گەیاندنی زانیاریەکانیان بۆ گەیاندنی ئەو زانستەی پێیانە بۆ خوێندن جۆرێکی ترە دیارە ڕێسا یاسای تایبەتی خۆی هەیە لە بەر ئەوەی کە شێوازی خوێندن لە هەرێمی کوردستان ڕێژەی خوێندکار لە نێو پۆلێکا ڕێژێکی زۆر زۆرە ڕەنە سەرکەوتونە بێتەوە سۆشیال میدیا بەکاربێنیان ئۆنلاین خوێندنی ئۆنلاین بەکاربێنی بۆ ئەوەی کە پرۆسەکە بەردەوامی پێ بدەیت بۆ ئەو کۆتا پرسیاری شت بێگومان ئەتوانین لە ڕێگەی سۆشیال میدیاوە شۆڕشێکی زۆر گەورەی هۆشیاری دەست پێ بکەین لە هەموو لایەنەکانەوە لە هەموو ڕوێکەوە لە برەوەی کە وەکووت ئاماژەم پێەیە خێرایە ئاستی تەکنەلۆژی یاخود ئاستی پێشکەوتنی ئامێرەکانی پەیوەندیکردن ئێستا لە ئاستێکی باڵایە ئەوەنە چۆن ئەڵەی لە هەر شوێنێک بی لە هەر جێگایەکری ئەتوانی بیکەیتە ئامرازێک بۆ گەیاندنی بیرروڕاکانت بۆ گەیاندنی زانیاریەکانت کەواتە ئێمە ئەتوانین سۆشیال میدیا وەکو ئامرازێک یاخۆی وەکو ئاسانکاریەکی زۆر زۆر باش بەکاربێنین بۆ ئەوەی کە پەیامەکانمانی پێ بگەێنین بۆ ئەوەی کە لەم کاتەیە زانیاری ئاراستی خەڵک بکەین لایەنەکانی تری خۆپارێزی بدەین بە خەڵک. ئاڤانجاف سەرنووسەری ژن مەگەزین و نوێنەری سنتەری میترۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نەبووی سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە کفری بۆ لای هاوکارمان حەیدەر ئەحمەد. حەیدەر ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین لە دەوروبەریشە دبینم کە کەشوهەوا لای ئێوە دیارە جێگیرە و ڕێکارەکان چین لە کفری گیراونەتە بەر و هاوڵاتیا تا چەند پابەندی ڕێنمایەکانن. ڕۆژتان باش ڕێبین حەزت لێ هەواڵی گەرمیان و کفری بە تایبەت بەردەوام بزانی هەر بۆیە من ئەمڕۆژ لەوە دەست پێ دەکەم هەواڵ و زانیاریەکان و بە تایبەت سەرەتا لە کەشوهەوا دەست پێ دەکەمە بینین شەوانە ناو بە ناو هەر شەوی ڕابردوو باران
ناوچەکەی گردەوە واتە دەتوانم بڵێ بێت کەشوهەوا ماوەی چەند هەفتەیەکە بەهاراویەکی سەوزێکی تەڕی جوان و خۆشە. هاوکات بەپێی سەرچاوەکانی کەشناسی کفری کە تایبەت بە کەناڵی گەلی کوردستان ڕایگەیاندووە کەوا مەترسی و شکە ساڵی نەماوە ئەگەرچی ئەو ڕێژە بارانبارینەی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو 100 ملیم کەمترە بەڵام 300 ملیمی تێپڕاندووە گەرمیانیش بوو بە تایبەت کفری ساڵانە 250 ملیم باران ببارێ ئیدی مەترسی و شکە ساڵی نامێنێ بۆیە ئەو ڕێژەی تێپەڕاند ڕێژەی مەترسی و شکە ساڵی لە کفری و گەرمیانیش نەماوە بە تایبەتتر ئەمساڵ ئەو ڕێژە بارانبارینەی کە باریوە بە شێوەیەکی پچڕ ناو بە ناو هەفتەی جارێ یاخود دوو هەفتە جارێ ئەمەش وای کردووە کە دیمەنەکان و بەهارەکەی کفری و گەرمیانیش بەهارێکی سەوز و چڕ و خۆش و ئارامیش بێت. سەبارەت بە هەواڵەکانی دیکە هەر ئێستا کە لەگەڵ من لەگەڵ ئێوە گفتوگۆ دەکەم بەڕێوەبەری بەرگری شارستانی گەرمیان لەگەڵ قایمقامی کفری ڕایگەیاندکەوە لە دوای کاتژمێردنەوە لە بەردەم بەرگری شارستانی کفریەوە واتە دەکاتە بەردەم قوتابخانەی قازی محەممەد بۆ ناو بازاڕ و تا دەکاتە بەشێکی زۆری کۆگاکان و دوکان و مارکێت و شوێنەگشتەکان و چێشتخانە و فرنخانە و هەموو ئەوانە و سەموخانە دەرمان ڕێژەکەن. ئەمەش بۆ دووەم جار دەتوانم بڵێم بێت بۆ دووەم جارە بەرگری شارستانی گەرمیان لەگەڵ بەرگری شارستانی و لایەنە پەیوەنددارەکان و دەستگا تەندروستەکانی کفری ئەم هەڵمەتی دەرمان ڕێژکردنە ئەنجام دەدەن چونکە تا ئێستاوەی کە جێگەی خۆشحاڵی هیچ نەخۆشیی ڤایرۆسی کۆرۆنا لە کفری و گەرمیانیش تۆمار نەکراوە چی ئەگەرچی چەند حاڵەتێک هەبووە بۆ پشکنین یاخود بۆ ناردنی وەرگردنی ڕێژەیەک سامپڵی لەو کەسا بۆ بەغدا و بۆ تاقیقەکان کە تا ئێستا هیچ تۆمار نەکرا. ئەمەش بۆ چۆن هۆکارێک دەگەڕێتەوە لەلایەک دەستگا ئەمنیەکان و تەندروستی وەکو پێویست بە پێی توانای خۆیان توانوێنە ئەرکەکانیان جێبەجێ بکەن هەم هاوڵاتیانیش هاوکار بن لە ماڵەکانی خۆیان نمێنەوە یاخود بە شێوەیەکی کەم بۆ پێداویستی بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانەیان دەربچنە دەرەوە. من دەمەوێت ئاماژە بە هەواڵێکی دیکە بکەم هەر لەگەڵ پێشدا بەشکردنی موچە لە ڕێگەی تیمە تەندروستیەکانەوە بانکەکان قوتابخانەکان یان ئەو شوێنانی کە دەبنەوەی قەرەباڵغی دەرمان ڕێژ کراون و بەشێکی زۆری ئەو کارمەندانەی بانکەکان کە موچە دابەش دەکەن بە شێوەیەکی میکانیزمێکیان دروست کرد کە دوایەوەی لژنەیەک پێکهێنا لە قایمقامەتی کفری و کەلار وەروە لە ئیداری گەرمیان لەوەی کەوا پێش ڕووداوەکان بکەون کە هەنگاوێکی دروست بوو ئەوەی من بینیم دوێنێ لە بانقی کفری لە بانقی کەلار لە ئەو شوێنی کە موچە دابەش دەکەن هەم جلوبەرگ و هەم کەرەسە و پێداویستی دروستەکان بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ دەکرا هەم ئەو کەسانی کە دەچوونە بانقەکان بە شێوەیەکی باش مامەڵەیان لەگەڵ ئەو ڕێنمایە نەکرد کە لە بانقەکان دانرابوو کەمە هەنگاوێکی تەندروستە. من دەمەوێت ئاماژە بە خاڵێکی هەواڵێکی دیکە بکەم دوای ئەوەی قایمقامی کفری بڕیارێکی دەرکرد لەوەی کەوا هەر کەسێک یاخود هەر خێرخوازێک هاوکاری هەژاران دەکات دەبێت بە شێوازێکی سیستەماتیکیان بە شێوازێک بێ نەک خێزانە یەک جار هاوکاری سێ جار هاوکاری وەگرێ خێزانێک یەک جار وەرنەگیرێ بەشێک لەو ڕێکخراوان و خێرخوازان و ئەو کەسانێک کە ئەم هەنگاواکەن لە قایمقامەتی کفری دوێنێ کۆبنەوەیەکیان کرد و کە هەر کەس لایەنێک دەیەوێ هاوکاری دابشکە بەسەر هەژاران دەبێت بە شێوەی ناوەکان ڕیزبەند بکرێت لیستێک لەلایەن قایمقامێتەوە بە دابینکردنی ئۆتۆمبیل بە دابینکردنی کەرەستە و پێداویستی بۆ خێرخوازان کرا هەر دوێنش هاوکاری بەسەر بەش لایەن چەند سەرمایەدارێک و خێرخوازێک و بەسەر کرێکارەکانی کۆمپانیای سەرگرمە کە بەشێکی پێشنیاری کەناڵی گەلی کوردستان بوو ئەمە کۆی زانێرە و هەواڵەکانی سنووری کفری و گەرمیانە. زۆر سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کفری لەگەڵمان نابوویت. شوێکی ڕاستەخۆم جادەچینە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێز دکتۆر جیاد ئیبراهیممان لەگەڵا کە سەرۆکی تیمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە پارێزگای هەڵەبجە. دکتۆر ڕۆژ باش پێم خۆشە سەرەتا وەسفێکی حاڵی هەڵەبجەمان بۆ بکەی حاڵی هەڵەبجە چۆنە چەند کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان ئێستا لە ناو پارێزگای هەڵەبجە و باری تەندروستیان چۆنە؟ سڵاوی خوای گەورەتان لێبێ بەینتان باش سڵاوی خوای گەورە لە بینەرانی بەڕێز
لە هەر شوێنێ بن بەڵێ بەنسبەت باری تەندروستی پارێزگای هەڵەبجە سپاس بەخوا ئەتوانین بڵێن تا ئێستا تا ڕادەیەک جێگیرە و تا ئەم کاتێکە من لە خزمەت ئێوەی بەڕێزام تا ئێستا 8 توشبوومان هەبووە بە حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا یەکیان بەسپاسەوە لە سلێمانی چارەسەری وەرگرتو ئێستا لەشێکی ساغ و بارێکی تەندروستی جێگیرەوە لە ماڵەوەی و ئێستا ئێمە لە نەخۆشخانەی 24 کاتژمێری تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا 7 حاڵەتمان هەیە و تا ڕادێکی باش هەمویان حاڵیان جێگیرە و لەژێر چاودێری وردی تەندروستیان باشە ئای بە شێوەیەکی گشتی لە ماوەی ڕابرد لەم ماوەی ئەم هەفتەیە بابوو هەر یەکەم حاڵەتی توشبوون لەناو پارێزگای هەڵەبجە پێشتر خۆت ئاماژەت پێ حاڵەتێکی دیکە بوو بەڵام لە سلێمانی کەرەنتی نەکرا بوو خەڵکی پارێزگای هەڵەبجە بوو ئەنی ئەوە لەناو هەڵەبجە ئەژبار نەکرا بەڵام لەم هەفتەیە کەسێک کەیسێک دەرکەوتە ناو پارێزگای هەڵەبجە وتیان گەشتی دەروێ وڵاتیشیان نەکردووە زۆر کەس داوای ڕوونکردنەوە دەکەن دەڵێن بۆ لایەنە پەیوەندیدارەکان پێمان ناڵێن ئەم حاڵەتی ئەم کەیسە لەکوێ توش بوو چۆن توش بوو بە تایبەتی لەم پێرێ بوو وەبزانم حاڵەتێکی دیکەی کارمەندێکی تەندروستیشتان دەرکەوت کە ئەویش تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە بەڵێ کاگرێبین ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو تیمی تەندروستی ئێمە لایەنێکی بڵین تەندروستین و ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بێ چارەسەری نەخۆشەکانە و بە کورتەکەی لێکەوتە تەندروستیەکان ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئێمە ملزەمین بە چارەسەرکردنی ئەو حاڵەتانە ئەوەی تری ئەکەوێتە سەری لایەنی ئیداری و لایەنە ئەمنیەکان کە لێکۆڵینەوە بکەن ئەوەی بەڕاستی ئەوانیش هەست ناکەم کە قسووریان کردبێ لەم حاڵەتەیە بەڵام ئەو کەسە ئێمە کە قسەمان لەگەڵا کردووە دواندومانە تا ئێستا تا بڵین ڕۆژی ڕابردوو کە قسەمان لەگەڵا کردووە بە هەموو شێوە ڕەتێکاتەوە کە سەفەری هەبوو بێت و ئینکاری ئەوە ئەکا کە سەفەری هیچ شوێنێکی کردبێت یاخود بەرکەوتنی هەبوو بێ لەگەڵ کەسێکی توش بووە باشە دکتۆر بەس ئەرکی هەست ناکەی ئەرکی ئێوە بێ یان ئەرکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە بێت کەم حاڵەتە ڕوون کاتەوە بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی کە زیاتر بە وریاییەوە تەعامل لەگەڵ بابەتەکە بکەن چونکە ئەگەر تۆ کەسێکە بوو بێ گەشتی دەرەوەی وڵاتی نەکرد بێ کارمەندێکی تەندروستیت هەبێ گەشتی دەرەوەی وڵاتی نەکرد بێم کارمەندە تەندروستیت بەریەکەوتنی لەگەڵ خەڵکە هەبوو بێ لە مەڵبەندە تەندروستیەکەی خۆیان لە نۆرینگەیەکی هەبوو بەریەکەوتنی هەبوو بێ لەگەڵ کۆمەڵی خەڵکی دیکەیە کەواتە یعنی ئەو ڕوونکردنەوانەی کە پێشووتر لە ناو پارێزگای سلێمانی درا هەندێک کەس گلەی هەیە لەوەی کە دەڵێن ئەم ڕوونکردنوانش لە ناو هەڵەبجە نادرێت بۆ نمونە پێتان بڵێن ئەوە تا لە بەردەم دەرگای ماڵەکەی ئێوەش لە ناو کۆڵانەکەی ئێوەش ئەم بابەتانە هەیە پێدەچێ وێنەکەن مان نەما بێت لە پارێزگای هەڵەبجە تاوەکو دەگەڕێنەوە بۆ لای زۆر کەس لە پارێزگای هەڵەبجە پرسیار لە حاڵەتی توشبوونەکان دەکرێن باس لەوە دەکەن کە ئایا پارێزگای هەڵەبجە کۆنتترۆل کراوە لە ڤایرۆسەکەیە بۆ ڕێوشوێنەکان تونتر ناکرێن لە ناو پارێزگاکەیە هەندێک جار گلەی ئەوە دەکرێت کە ڕوونکردنەوەی پێویست لە لایەنە پەیوەندیدارەکان نادرێ هەوڵاتی هەیە کە پابەندی ڕێنمایەکان نابن خەڵک گلەی لەو بابەتانە هەیە کە لایەنی پەیوەندیدار لە حکوومەت لە ئیدارەی خۆجی پارێزگای هەڵەبجە بە ناچن ئیجرعات لەگەڵ ئەو کەسانەیە بکەن و نەخۆشخانێکیش ئێستا لە پارێزگای هەڵەبجە دروست دەکرێت لەسەر ئەرکی کۆمەڵێک خێرخواست دواتر کە دکتۆر جیهاد ئەگەر وێنەکانی گەڕایەوە گفتوگۆی لەسەر دەکەین لەسەر تاوکردنی و نەخۆشخانە و پێداویستی پێویستیان لەبەردەسە لە پارێزگای هەڵەبجە گرفتیان نییە لە ڕووی پێداویستی و ئەو بابەتانی کە پێویستە تاوەکو وێنەکانی دکتۆر جیهاد دەگەڕێنەوە بۆ لامان وچانێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە.
ئەگەڕێنەوە بۆ لای دکتۆر جیهاد ئیبراهیم سەرۆکی تیمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە. دکتۆر ببوورە هەندێک خەلەلمان هەبوو. دکتۆرە پرسیارم کرد کە ئایا بۆ ڕوونکردنەوە پێویستانە نادرێ بە خەڵکی پارێزگای هەڵەبجە کە ڤایرۆسەکە ئێستا لەوانە نەماوە کە بۆ نمونە لە ئەو کەسانێک کە گەشتیان لە دەروێ وڵات کرد بێ و هێنابێتیان خەڵکێکن لەناو پارێزگای هەڵەبجە بوون و کۆنتاکتێکی زۆریشیان لەگەڵ خەڵکی دیکە هەبووە. بۆ ئەم بابەتانە ڕوونکردنەوەی پێویست نادرێ بە خەڵکی هەڵەبجە بۆ ئەوەی کە حەزەرێکی زیاتر وەرگرن لەسەر بابەتەکان. کاک ڕێبینی بەڕێز ئەفو من ئەو وەڵامەم تەنها بە بڵین تایبەت بوو بەو حاڵەتی کە فەرمووت ئایا بەرکەوتی لەگەڵ کیا بووە دیارە ئێمە تەنها ئەو کەسە ئەدوێنین ینی بەپی قسەکانی خۆی ئەڵێ من نەچمەتە دەروێ وڵات و بەرکەوتن لەگەڵ هیچ کەسێکان نەبووە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ ئیجرعاتە تەندروستیەکان دڵنیا بە لەوەی کە لەو ساتەی کە یەکەم حاڵەتی پۆزتیڤە بووە ئێمە هەموو ڕێکارێکی تەندروستیمان گرتووەتە بەر چ بەرامبەر بە ئەو کەسانی کە توش بوون و چ بەرامبەر بەو کەسانەی کە بەرکەوتیان هەبووە لەگەڵ ئەو کەسانەی کە توش بوون هەموو ڕێکارێکی وردی تەندروستی چ چارەسەر بێت چ دابڕی تەندروستی بێ ئەو کەسانی کە بەرکەوتیان هەبووە لەگەڵیانە و لە ڕوو ڕێنمایی تەندروستیشەوە ئێمە چەند ڕۆژێکە تەکید لەوە ئەکەینەوە بۆ هاوشارانی خۆشەویستمان جاران ئێمە تەنها گومانمان لە کەرەنتینەکان هەبوو و گومانمان لەو کەسانە بوو کە لە دەروی وڵات ئەگەڕانەوە بەڵام لە ئێستاە لەبەر ئەوەی حاڵەتی تۆمارکراوە هەیە و ئەڵێ من سەفەرم نەکردووە ئەگونجێ لە هەموو کۆڵانێکی هەڵەبجە لە هەموو شوێنێکە حاڵەتەکە هەبێ و داوامان لە هاوشاریانی خۆشەویست کردووە کە زیاتر لە جاران پابندی ڕێنمایە تەندروستیەکان ببن و بترسن لەوەی کە خوانەکە ئەگەر بڵین قەرباڵخێکی ناپێویست چوونە دەرەوە لە ماڵ یاخود هەر شتێکە پێچانەوەی ڕێنمایە تەندروستیەکان ببێ ماخاتە حاڵەتێکەوە کە نتوانین کۆنتترۆلی باری تەندروستی پارێزگای هەڵەبجە بکەین و لێکەوتێکی خراپی هەبێت. چ ڕێکارێکتان گرتووەتە بەر بە تایبەتی ئەو کەسێک کە کوتت هاوڵاتیکی سادە بوو گشتی دەروی وڵاتی نەکردووە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووەوە ئەو کارمەندە تەندروستیشتان کە تووشی ڤایرۆسەکە بووە چ ڕێکارێکتان گرتووەتە بەر بۆ ئەوەی کە دەوروبەرەکەیان بە کەرەنتینە کراون چەند کەس ئێستا لە کەرەنتینە کراوە بزانم هەندێکیشان هەر لە ناو ماڵەکانی خۆیان ماونەتەوە کەرەنتینەتان کردوون. خۆی تۆ بێ لەو کاتی کە ئەو حاڵەتی بڵین تۆمارکردنی ڤایرۆسی کۆرۆنا هەیە بە دوو ئاراستە ئیشکی ئاراستەی چارەسەر و ئاراستەی ڕێگریکردن لەوەی کە هەچ کەسێک گومانی لێ بکەی بەرکەوتی ڕاستە خۆی هەبوو بێ ئەوەش بە پێوەرێکی زانستی ئەبێ بکرێت نەک هەر کەسێ بۆ نمونە ئەو کەسی لە دوورەوە دیبێ مەرحەبایەکی سادەی کردبێ ئەبێ بیبێتە دابڕی تەندروستی و دایبڕی لە کۆمەلگا بۆ ئەوەی خوانەکە ئەگەر نەخۆشیەکەی لەو کەسەوە گرتبێت تووشی کەسانی ترینەکە. ئێمە ئێستا ئەو حوت هاوڵاتیە بەڕێزە لەژێر چاودێریی وردی تەندروستیان و بەشێکیان چارەسەر وەرئەگرن وەسپاس بخوا تا ئەم دقە باری تەندروستیان زۆر باشە و هەروەها ئەو کەسانەی کە عەرزم کردی بە پێی پێوەرە زانستیەکە بەرکەوتیان هەبوو لەگەڵ ئەو بەڕێزانەیە یاخود ئەوتان لە کەرەنتینی بیارە لە هەورامان یاخود لە ماڵەکانی خۆیانە دابڕی تەندروستی کراون و وەسپاسی هاوکاریانەکەین لە ماڵەکانی خۆیان نایەنە دەرەوە و تیمە تەندروستیەکان ڕۆژانە سەردانیان نەکەن و ڕێنمایی تەندروستیان ئەێنێ و ماڵەکانیان بە بەردەوام تعقیم ئەکرێ بۆ ئەوەی کە ئینشاءالله بە کەمترین زیان لی دەرچین. باش ئێستا حاڵی هەڵەبجە بە شێوەیەکی گشتی ینی مەبەستمان پارێزگای هەڵەبجە ناو سەنتەری هەڵەبجەوە ناحیەکانی دەوروبەری و گوندەکانی شێتی بە شێوەیەکی گشتی دکتۆر لەژێر کۆنتترۆڵایە هیچ مەترسیەک هەیە؟ تا ئەم ساتەی کە مەقسە لەگەڵ جەناب تا ئاکەم ئێمە هەتەنها ئەو حەوت حاڵەتەمان هەیە و حاڵی تەندروستیان جێگیرە و ئەتوانین بڵین ئەگەر هاوڵاتیانی بەڕێز و هاوشاریانی خۆشەویستم بەگوێمان بکەن پابەندی ڕێنمایی تەندروستیەکان بن ئینشاءالله هەروە ئەمێنێ و ئەگەر چەند حاڵەتێکی کەش هەبێ لەوە نابێت کە لی بترسین کە زیانی تەندروستی بگەێنێ. بەڵام با من ئەوە بڵێم ئەگەر هاوڵاتیانی بەڕێز پابەت نەبن و قەرەباڵخی دروستکەن و بۆشتی ناپێویست بێنە دەرەوە بەم لاولا بڕۆن بەڕاستی من زمانی ئەوە ناکەم و تەنها نمونەیەک بێنینەوە ئەو حاڵەتە ئەو ئەڵێ من سەفەرم نەکردووە ئەی ئەگونجێت چەند حاڵەتی تری وا هەبێ ئەگەر سەفەری نەکرد بێ و حاڵەتەکەی هەبێ و خوانەکە ئێمە حاڵەتی دوو حاڵەتی تر ڕابگەێنین ئەو کاتە ئەگونجێ مەسەلەن سەدان کەس هەبن بەرکەوتیان هەبێ لەگەڵیان ئەو دابڕی تەندروستی بکرێن بە پێی پێوەرە زانستیەکە ئەو کاتە شەلەلێک ڕوئەیە ئەو کاتە بڵین حاڵەتێکی شڵەژان ڕوئەیە تکاکەم بۆی نەگەینە ئەوە با پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن. باشە ئەو کارمەندە تەندروستیەتان کە
ئازەم لە مەڵبەندی تەندروستی گوندی کوڵکنی کاری کردووە و لە هەمان کاتیشتا نۆرینگەیەکی هەبووە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە بەرێکەوتنی هەبووە لەگەڵ ئەوانە ئەوان کەرنتینە بکرێن؟ ئەوەی کە عەرزم کردی وتم حەوت حاڵەتەکەیەکی کیان ئەو برابڕێزەمانە و کەسێکی ماندوو و کەسێکی خزمەتکارە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە هەمان ڕێکارمان گرتوۆتە بەرامبەر بە ئەویش هەموو کەسە نزیکەکانی ئەوەی کە خۆی پیوتوین لە 14 ڕۆژی ڕابردووە بەرکەوتەی نزیکی هەبووە بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆشی بزان بەرکەوتەی نزیک بە پێی پێوەرێکی زانستی هەمویان ئێستا لە ماڵەکانی خۆیان ئاماونەتەوە و ڕۆژانە تیمی تەندروستی سەردانیانەکە و ڕێنمایی تەندروستیانەیاتێ. باش باسمان لە پابەتبوون کرد تا چەند هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە پابەندی ڕێنمایەکانن؟ بەڵێ وڵا حەز دەکەم ئەمەیان یەکەم جار ڕوونکردنەوەی بەم ئەنجا وەڵامی پرسیارەکەی جەناب بەمەوە هەموو پابەندبوونێک لە ژیانە بەڕاستی شتێکی قورسە و بڵێن لێکەوتەی ئەبێ لەسەر دەرونی ئینسان و منیش دەزانم کە ئەم حاڵەتە و درێژەی کێشاوە ناخۆشە و شتێکی قورسە لەسەر مرۆڤ یعنی لە چوار دیوارێکە نە سەعاتێک نە دوان نە هەفتێ نە دوو هەفتە بمێنێتەوە بەڵام هەمیشە من ئەوە چەند جارێک ئەمە دووبارە ئەکەمەوە ئەو پابەندبوونە و ئەو ناڕەحەتیە بەرامبەرە بە ژیان بەرامبەرە بە ڕۆحی خەڵکەکە ئەگەر ئینسانیش بڵێن سەرپشک بکرێت لە بینی دووشتا هەمیشە عادەتەن شتێکی بڵێن کەم قورس هەڵە بژێرێت لە پێناو سوود و مەسلحەتێکی گەورەیە. ئەوەی کە منی بینم بەشێکی زۆری هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بە سوپاسەوە پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان و بەشێکیشیان بەداخەوە تا ئێستا پابند نین بە ڕێنمایە تەندروستیەکان کە ئەوانە هەموو برا و کەس و کار و کەسە نزیکەکانی ئێمە وەکو کەسی نزیکی خۆمان سەیریانەکەین تکایان لەکەین تکایەکی برایانە پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان دووبارەی ئەەکەمەوە بۆ ئەوەی ئینشاڵڵا لەم حاڵەتە بە کەمترین زیان دەرچین. باشە دکتۆر لەوانەیە بابەتەکەم پرسیارەکە بیکەم زۆر پەیوەندی بە بەڕێستانەوە دەبێت بەڵام بەو حکومەی کابەرستان سەرۆکی تیمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە لەوانەیە هەندێک دەسەڵاتان هەبێ بەڵام هەندێک خەڵکی شێگلەی دەکەن دەڵێن ئیجراعاتی لایەنە پەیوەندیدارەکان لە حکومەت وەک پێویست نییە لەگەڵ ئەو کەسانی کە پابەندی ڕێنمایەکان نابن. بەڵێ کاکە ڕێبین من ئەوەی ڕاستی بێ ئەو خۆت فەرمووت من بڵێن لێپرساوی دیوە تەندروستیەکەیم بەڵام کۆنتاکتمان هەیە لەگەڵ هێزە ئەمنیەکانە ینی ئینسان ئەبێ بە ئینساف بێ و شایەتی حەق بات لەوەتی ئەم حاڵەتە دەستی پێکردووە لە جەنابی پارێزگاری هەڵەبجە لە جێگرەکەی لە قایمقام کە بڵێن لە ژووری ئۆپەراسیۆن هەتا هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئەو پەڕی هاوکار بوون بۆ ئەم حاڵەتە و ئەتوانم بڵێم لە توانای مرۆڤانی خۆشیان زیاتریان کردووە بەڵام ئیتر وەکوڵی مرۆڤیش لە ئاستێکە ئەتوانێ ئێمە ئەوەی کە بڵین ئەوەی کە جەناب ئێڵی بتوانین ئینشەڵا جاری کەش ئەیگەێنینەوە پێیان و بە هیوای ئیجراعاتی زیاتر بکرێت. باش دکتۆر قسە لەسەر دوو بابەتەکەم هەردووکی پێکەوە بەبەرەوەی کاتەکەم بەش بکات یەک ئەو نەخۆشخانەیە کە بڕیارە دروست کرد لەسەرکی چەند خێرخوازێک لە چ قۆناغێکایە و کێ بە تەواوی تەواوەکرێ پارێزگای هەڵەبجە پێشووتریش چاودێبێدی چاودێری وردی نەبوو ئێستا ئەگەر حاڵەتێکتان خوا نەکردا پێویستیتان بە حاڵتێکی لەو شێوە بێت دەبێت ڕوانەی سلێمانیە بکەن یا بێدی چاودێری وردتان ئامادە کردووە؟ بەڵێ سەبارەت بە نەخۆشخانەکە ئەوەی کە من لە تیمی ئەندازیاری سەرپەرشتیاری نەخۆشخانەکەم بیست بێ لە قۆناغەکانی کۆتاییایە نزیک لە 5-4 ئەگونجێ وەکو بینا تەواو ببێ وەکو بینا و بۆ مەسەلەی تەجهیز ئەوە کاتی ئەوێ و لەسەر مەسەلەی بێدی چاودێری ورد ئێستا لە بڵێن نەخۆشخانی بەرکەوتوانی کیمیایی بەڵێ بێدی چاودێری وردمان هەیە و ئەتوانرێ نەخۆشی تیا وەرگیرێ بەڵام من حەزەکەم شتێکی کە بڵێم بۆ ئەوەی کە شتەکە بە تەواوەتی بگا بێدی چاودێری ورد تەنها بێدی چاودێری ورد نییە تیمێکی تەندروستی ئەوێ لە کۆمەڵێک پسپۆڕی پزیشکی پێگاتووە ئەگونجێ ئێمە نەقسی ئەویانمان هەبێت. باشە دکتۆر کۆتا پرسیارم وە بتوانی کۆتا ڕێنمایی خۆشت بگەێنی بە خەڵکی پارێزگای هەڵەبجە لەسەر بابەتی هەڵەبجە لەوانەیە بابەتێکی زۆر هەستیاری تابێ بریندارانی چەکی کیمیاییە کە بەداخەوە تاوەکو ێستا کاریگەری
ئەو بابەتە لەسەر خەڵکی پارێزگای هەڵەبجە هەندێک لە بریندارەکە ماوەکە کێش گرفتی هەناسەدانیان هەیە و بەشی زۆری خەڵکی پارێزگای هەڵەبجە هەستیاری هەیە بەرامبەر بە بۆری هەناسەدان و هەندێک گرفتی هەناسەدانیان هەیە. چیتان کردووە بۆ ئەوەی کە ڕێکاری ورد بۆ ئەو کەسانە بگرنە بەرچووکە وەک دەزانی ئەم ڤایرۆسە کاریگەری لەسەر سیستمی هەناسەدان هەیە بۆ ئەوەی کە ئەوان زیاتر پارێزراو بن گرفتیان بۆ دروست نەبێت و کۆتا ڕێنمایی خۆشت بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە. سەبارەت بە بەرکەوتوانی چێکی کیمیاوی لەبەر ئەوەی کە ئەوان کۆئەندامی بەرگی سیستەمی بەرگریان لاوازە و ئەگەر پەتایەکی ئاسایش بگرن ئەگونجێ بە ئاسان بۆ ئەوان پێنەپەڕێ ئێمە هەر لە سەرەتای ئەم حاڵەتەوە بۆ ڕێگریکردن لەوە ڕێنماییمان نانێت تکایە ئێوە زیاتر پابند من بە ڕێنمایە تەندروستیەکان و تکایە بە هیچ شێوەیەک لە ماڵەکانی خۆتان بێنە دەرەوە. سەبارەت بەوەی ئەوان بڵین پەکیان نەکەوێت بۆ مەسەری چارەسەرەکە ئێمە ترسین چکە و نەخۆشخانی تایبەتە بەوان ئێستا تایبەت کراوە بە کۆرۆنا. هەر ئەم شەو لە پیجی بەڕێوەبەرایەتی ژمارە تەلەفۆنێک دانراوە وەکو هێڵێکی گەرم تەعاملی لەگەڵا ئاکرێ ئەو بەڕێزانی کە بڵین ئێمە ئەترسین بێنە دەرەوە خوانەکە تووشی حاڵەتێک ببن ئەو ژمارە تەلەفۆنە هەیە ئەتوانن پەیوەندی پێوە بکەن بۆ ئەوەی هەریکەیان دانە بەدانە ئەو چارەسەرە پزیشکییان کە هەیە لای ئێمە لە فایلێکا تۆمار کراوە دانە بۆیان ببرێتە ماڵەوە بۆ ئەوەی خوانەکە ئەوان بەرکەوتیان نەبێ و لە ماڵەکانی خۆیان نێنە دەرەوە. ئەخیرشت هەر ئەوەی ئەوڵە من دووبارەیەکەمەوە تکای لە هاوشاریانی خۆشەویستم مەکەم زیاتر پابند من بە ڕێنمایە تەندروستیەکان هیچ چارەسەرێکی ترمان نییە و تا ئێستا هیچ چارەسەرێکی سلمێنراو نییە بۆ ڤایرۆسی کۆرۆنا بڵێ 100% ئەم عیلاجە ڤایرۆسی کۆرۆنا چارەسەرەکە تەنها ئەم دابڕە تەندروستیە و ئەم پەخستنی هاتوچۆ و مانەوەی لە ماڵ بۆ ئەوەی کە خوانەکە لێکەوتەیەکی خراپی نەبێ باشمان هێناوە با بەردەوامی پێبین ئینشاءڵڵا بە کەمترین زیان لی دەرەچین وەسپاس بۆ ئێوەش. یەکێک لە سەربازەبوونەکانی پارێزگای هەڵەبجە یەکێک لەو کەسانەی کە زۆر ماندووە بن دۆڕێز دکتۆر جیهادی براهیم سەرۆکی تیمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو. پێزانینمان هەیە بۆ ئەرک و ماندووبوونی بەڕێستان و کارمەندانی دیکەی تەندروستی و هێزەکانی ناوخۆ شارەوانی بەرگری شارستانی ئەوانەی کە تاوەکو ئێستا لە ئەرکان ئەرک دەکێشن بۆ ئەوەی کە ئێمە لە ماڵەکانمان بمێنینەوە ئێمە پارێزراو بین. زۆر سپاس و پێزانیمان هەیە و ماندوو نەبن. بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە دهۆک پارێزگای دهۆک کاروان سادقمان لەگەڵایە پامنێرمان کاروان ڕۆژ باش هەواڵ و زانیاریەکانی پارێزگای دهۆک چین تا چەند خەڵک پابەندی ڕێنمایەکانن مایکلایەوەیە. بەلێ ڕێبین دەمەوە باش بیت دەمە بینەرەنگە لە کوردستان باش بیتن وەکو تێتازانین و ئەڤروکە ڤایرۆسی کۆرۆنا سەرانسەر جیهانێ بووە دەنگ و باسێ هەمی کاناڵێن ڕاگەهاندنە و هەروەستان بووە بابەتێک و هەمی دەستگەهێن سەر بە دەولەتێ و پێوە مژیل ببن هەرێما کوردستانێژی جدانی نەژەوێت جیهانە ئەڤروکە و بەشدارە دەوێ ڤایرۆسی دایانژی بێژین هەلگیرن وی ڤایرۆسی پارێزگەها دهۆکێژی وەکو تێتازانین ڕۆژانە بێژین هەلگیرن وی ڤایرۆسی تێنە تۆمارکردن یانژی حالەتێن تۆژبوونا ڤایرۆسی کۆرۆنا تێتە تۆمارکردنەوە دەمەکێدا و ڤایرۆسی کۆرۆنا ژ کەسێکی تێتەوە گوهاستن بۆ کەسێکی دیتر ئەوە دەمەکێدا و ئەو کەستێن هاتینەت ناوە پارێزگەها دهۆکێدا ڤایرۆسی کۆرۆنای نایلدیڤ ئاخفتنە بەرپرسێن پارێزگەها دهۆکێ بێ کەرەنتینە هاتبوونەت ناوە پارێزگەها دهۆکێدا ئەڤروکەژی بەردەوام دەستگەهێن ساخلەمی و هێزن ئێمناهیە بزاوێندانە و ئەv ڤایرۆسە باڵاف نەبیتن و زیاتر بێژین خەڵکی نەڤەگریتەوە لێ مخابنی و ژبەرک و ئەو کەستێن دەستپێکی ئەv ڤایرۆسە ئینات ناوپارێزگەها دهۆکێدا تێکەلیل گەل خەڵکیدا کرد بوو بێ کەرەنتینە هاتبوونەت ناوە پارێزگەها دهۆکێدا و تێکەلی کرد بوو و ئەڤەژی بووە سەدەمی هەندێک و هەندێکێن دیژی تۆش ببن و بەربەڵاو ببیتن ئەv ڤایرۆسە بێژین دهیژی سێ حالەتێندی هاتبوونە ڕاگەهاندن و دوشوان ڤەدگەریتەوە بۆ کەسێ
که توجبوی دم هاتیه تو مارکرن هم شوان کسان هات شوی کسی هاتیه و گاستن بوان هر دو کسا و هر وصل جی کسی دیتر جی شوی ما مستایزان کوی و گاز بو کودایکا اوی کری بو اوی کو جما مستایزان کوی و تا بیشین اف ویروساج دو کسان یه بر بالاف بویت نو پارزگاه ها دو که دا جبو ویجی ما ویا کو ما مستا حسین نایف ما مستا آینی بیشین گوتار بیجل پارزگاه ها دو که شریع اسلامی و که چه بیشین توصیه هنه یان آموزگاری هنه یان رنیشاندر هنه جبر کو پارزگاه دو که پارزگاه که مسلمانه ما مستحسن تبخیر هاتی و اگر به بر کامیره بوم دیار که شریع اسلامی و یعنی چند یا گرنگه کو مروف خو پارزیتنش ویروسه که هستایان جی کس و کارت خو پارزیتن ویروسه که هستا بله بناوی خود مزون دلوام خیراتنا و بینا راجتکین بشکه اسلامتی وکی همی دیانتا و همی نظام جک پتر وقت بیجن ام پاش ولی داینش خو کشتنی و توجبون آوان ایشو علمت هنی و دیر کپتناش هر نخوشی که هبتن بجابرو که در گهد مزگفت هاتی نگرتنی پیخمت هندی دا گیان ما ولشی ما و کسو کارت ما خوشتیویت ما بین پارستنی که او ایشه که یا وگره یا کجه که خودی تعالی مهمی جی پارزتن قال هندي إسلامتي أمريمات كتنكم قالك خباقج بجين بكين يعني درجة مزجفتها تجتني نمع أكون مروف شنا كتن هم دست خدا هلتن وإنما بردوام آموزگاری و نصایح بکتن خباقج بجين بكتن دست بشيشتني ولا شيشتني ودب شيشتني و تكليا خلقي قالك نكتن الإسلامتي ده شونا دستي قالك بخيره بس أمريكا يا شوي خير مصدر أبا كتنا شيء دستي مقابل يخوب ده توشي في فيروس هني نبي هذه سبب إسلامتي ده مثلا الله تعالى بيجتمع ولا تلقوا بأيديكم إلى التهلكة هشيار بن خب دست خنا بنا هلاكته كوهين مقابل خوب توج بكن يعني أمريكا مثلا وقت إيش المبت لازم أس كما دكتوري وتلفونا وان جهاتا بكن بخمتن دي بارستنا جياني من هردي سبا وقتي هابيل وقابيل ليك كاتي مجرد شوين سرا صحبة داكيك وعائلة آدمين عليه السلام إنا قابيلي فيا دز درجي قال هابيلي بكتنبوك وجتن هابيل يبقى قلبي قلت لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين يعني هكذا تدس خدريش كي بوكشتنا من هكذا مصلحة أخو نبتن تامج نبتن قلت أسوناكم استوشي عقوبي ونخوشيا الدنيا وقيامتنا بم جاب هميش كلا إسلامتي أمريمات كتنكو أم خباريزين كاتشا قلت ما واحفظوا أيمانكم سين خباريزين بانياش سين مصر كو جيان ولا شيما كو أمباريزي بله بله ما مستعم وره تا اما جپندکر کو اگر ویروس به تا د سرطان نخوش خانه کی تایباتیش نو جواکی ما دبرو که ویروس بویا شرم کو اگر کسی که بهت یعنی شرم کرد بیتیان جنوید بیجیتن اول چند یا خرابه بویجی و بو کمالگه جوی شریع اسلامی و یا درسته یا نه وبکه طبعا هر کسی که ویروس لبتن و نه اعلان نکت نه راگهینتن یقول نه کاره و دبتن بته قاتل او مروی هنی ومروي قاتل يكوجك إسلامتي دول بيشابت خلقي جالك ماستراش نساخية يعني حسابك تو قاتل نفس أخوي قاتل عيال أخوي قاتل جنك أخوي قاتل جيران أخوي قاتل ديبابت أخوي يعني إيه ديبابت خنا بيت مثلا وقت فيروس المروبي بتنمروف تكل يوم بكتنا بهمي هادنا شبكة عنكبوت نابجني همي هادنا بقرتني بجفرس المروبي مروف خوب تشتنو أو ممنون بتن نبت على يمروي وتشتري وصانين يعني مجرد نصيحتك شيرتك خارنك بخارنك درمانك ديت داني بوفام روبتاني ان شاء الله وجد ساخو سخلان بن ونشر مج بالعكس الشر ممروف ناتشت مقودي ومروف دبتا قاتل هر كسك مروفي افشان بيت نقل كرنيه مروف دبتا قاتل به البيبه ما مستعم بجين شرية كمالاتي و مثلا کسی که نساخ يعني يدرسته كو جواك شرمي صحبك اتويك هستي جواك ما همي بشكل عام بالتقوى خدي بكينش خدي بترسيم جاوي كريت نسكنا مقابل خو ما نفيشاني نش حاشش كريتيه كي ان خرابيه كي تمروفي قال لك هي مثلا مجرد شما دستيتات وهاتي دستي من افيشاني بلا ببتن يعني ما تشي كرني يعني جي دست كرني يعني هر تشتكي بتن بجناح إيش أيدي زمرو بدي خوفا شيرتن
ودي خو اختت ماله حتى ايش ايدز مثلا همي قواش بيساتي نايتن مقابل مروفيتيتن مثلا شد بتن خويندانه بتن شد مالتي كرنه بتن شد بتن دفكي سرتراشينه بتن غير ما تشتت هندي لو ما بتمرو في الشرم نكتنا بيك يادوي ام خجك تشافكي كريد نسكنا مقابل خو ابي ايش ليه وشنيكا الاعلام بلابا بكينو هتكاي ببينو مالاي ببينو ابي هني فلانه وبهبانه بالعكس اسلامتي امر ما تكون يكونوا السراكين الله تعالى قال لك حديث البيغمبري صلى الله عليه وسلم من ستر مسلما ستره الله في الدنيا والاخره نين امروك مقابله خستاركه بلا يقولنا كاربتن بلا جريمه كما ذكربتن بس محاولك وي جريمه مستلينا كيش حجمي ندر اخي خذ تعالى الدنيا وقيامه الامرو بستاركت بله ما مستعم بيجين كاسك بنمونه اگر بواسطه ينجي براكت نشرعي بهتات ناف باريس جهدا اوه ببیت سبب بر بلاف بنا فیروسی یعنی چند یا خالتش ریه اسلامی و یعنی کو او فيرك به طبعا واسطي قالك بخير يا باشا شرطكي اف واسطينا بتاجر تقدانا جيان وجيارة خلكي هر کسی که واسطه ابروکه بکتن مروفه که درباز بکتن بزانتن صداست ابنهات یک گرنتی کرنی مثلا خارج بیت کردستان و بیت اربیل و بیت دهو که مثلا تشت سلیمانی عن سلیمانی بیت بری هنگی هر کسی که هاری کاریا وی شولی کری و وی مروفی کری همید گناه کارن و دبتن او ببت سبب ایکی اوی واسطه کری ها و واسطه قبیل کری ببت سبب ایکی بین ساخی كو قلناه خلاتي بوي بزفرتبه حرامة شريعتي دا كمروف وسطيه وصابقتن ما مستعم بيجين رول ما مستعد آيني بتايباتي جيت فيكا وداني داكو ظروفه كي ناخوشه يعني إسلاماتي چند يا جرنگ ابو همي كاودانا بتايباتي جي كمال جهكي وكي پارز جهادو كي كو خالي قهداريا ما مستعد آينيت كي بله والله ام همي لازم يا من زاني وفهم كريت تفي صحبتي دا كو إسلامتين شمالتن إسلامتين أو تتمزجفت بتني برببي إسلامتي أو كو مثلا تناف حاله مالت مروبيدات ناف تجارتها مروبيدات ناف سخلامية مروبيدات ناف جواك مروبيدات بشكل عام ريو رولي خب بينتن إسلامتين هاتي نابينا تشار ديوارت مزجفت دا بمينتن هرك شمال المالي بيتن ملابتن بيتن داعية بيتن أهل خيري بيتن جرب مثلا شو السوشيال ميديا هاي انترنت هاي يعني مروف شتن قالك فايدة كم مازم جهين تخلكي وخيرك كم مازم جهين تخو بله ما مستا بيجين إشارات بهنده ده إسلاماتي السر مثلا فيروس توصل كاده چاوا خو پارزم كاده چاوا مثلا بيجين علاجي جارين يعني إشارات وانشته هم ياده كما مستيواني بيجي بشكل حديث درز هاتي پیغمبر صلى الله عليه وسلم ديجتن ما نزل دا إلا ونزل الله أن أنزل معه الشفاء نينا داك هبتن درمانا يجي خدي فريكري بس كان يفمرو بتاني دي درماني كابن بجاو تابعي مرو بيتمرو في الليب جارتن أبعيك یادی ترجیک اسلامتی امری مکی کو ام همیش کلا مثلا هریکارت خیری بین یعنی پیشوچونی بین خبراستنی بین داعیت خیری بین داعیت درمانی بین خبراستن همیش کلا کی کمروف تمال خبت جه خبت حال خبت خبرازتن به خدمت تکلیا وان ویروس و تکرم که کان اسلامتی بحثکری آن بلیا بحثکری طاعون ایش اگر گلک بر بالا و نه وکی ایش ویروسیه ویروس کرونا وکی بحثت که نگله که مازن بی حجمی او ام خوجت ترسینین ام ده خبرازین بس ام بی حجمی مازن خناتر سینین چکی ابد نوع که یأسی و بهیویبونی نکمل پیدا کتن طاعون هاتي مليونها مرو في كشتي حديث درز پیغمبر صلى الله عليه وسلم قوتي اكل والجهه يقول بي كو ايش طاعون يدر كتي قوتي هي نچن النافون ده بلا اوج ندر كيفن هر كسك الويري بصبر وتحمل بتن ومر بفي صحبتي في شيء قوتي ايشا ان خير الشهيد دي جهتي مرو بهني بله بله ما مستعم بيجين أفروكا أو كسر بيتش ببيتن هاري كاريب كات شما مستعي آيني بيت خير خازج بيتن ونكيتن يعني شريعة الإسلام ده شتش بوفيها يعني طبعا هر کسی که اهل خیری بتن و خیری نکتن او مروفه که طماعه بجهرش حکمتی بگیره هرش زانایت آینی بگیره هرش زنگینا بگیره هر کسی که شمال جی خوب بتن حرکه بکتن و هر یک جو وکیل نفسه خویه أبركازه تبيش لهنا دي حركة كين كوني شاخل كيدين خل دي فايدة ما بينتن عندك هاي مال خو ماديا عندك هاي مثلا سلطة خو حركة الجي خو
هكا رولي خنا بينتن هنجي قلنا كارا وقلنا هي مزنج دي هندي طيب تعبرون كم مثلا ملتي ما بتري وان خلك دو كم بحزبكين فقيرا محتاج هاري كارينا بيت حكومات هاري كاريا وان بكتن بيتن زنجلت ما محاولة بكم بتر دست هاري كاريا بوان درج بكن بله دست خوش ما مستحسن زر سپاس بتمام ممنون تو آمدوی بله ربین او زانیاری بون بجین شریعه اسلامتیه و کو افریقا کمالگه کردی جواکا کردی به تا پاراستن اج ویروس کرونا بتایباتی جی پارزگی هادو که ما ویا کوما مستحسن بوم اشارت پیودنش بر کو کمالگه که کمالگه کردی کمالگه کا اسلامی بتایباتی جی پارزگی هادو که رنماین ما مستعین آینی ورگیرن او جی او زانیاری بونین کو سر اسلامتیه جبو پاراستن ویروس کرونا بو هاوکارمان کاروان صادق کە بە شوێکی ڕاستەخۆ لە دوهۆکە و لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ میوانەکەشت دەچینە پارێزگای هەولێر لە پارێزگای هەولێر پامنێرمان تامان لەگەڵایەتەها ڕۆژ باش کە بینین کە لە سەرێکێک لە شقامەکانی پارێزگای هەولێریت تا چەند هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانن وە بەشی زۆری هاوڵاتیان پرسیاریان لە بابەتی ئەو 72 ساعتە کرد کە دوێنێ وەزیری ناوخۆ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە ئاماژەی پیاکە مۆڵەت دەدرێت بۆ بێن مۆڵەت وەربگرن لە لایەنە ئیداریەکان ئەو کەسانی کە لە شوێنە گیریان خواردووە بۆی بچن بۆ شوێنێکی دیکە ئایا هاوڵاتیە بۆ نمونە ئەگەر کەسێک لە پارێزگای هەولێر بێت بۆ پارێزگای سلێمانی دەبێ مۆڵەت لە هەردوو پارێزگاکە وەربگرێت یان تەنها ئەو مۆڵەتەی لە پارێزگای هەولێر وەری گرتووە ئیتر گرفتی نییە دەتوانێت بێتە ناو پارێزگای سلێمانیش بەڵێ ڕێبین وەکاتتان باش دوای دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی دیارە ماوەی قەرەقکردنی هاتوچۆ بۆ ماوەی 2 ڕۆژ درێژکرایەوە هەروەها وەکو ئاماژەت بۆ کرد سەبارەت بە هاتوچۆی نێوان پارێزگاکان دیارە وەکو ئاماژەیان بۆ کرد کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش بەڕێوە دەچێت و هەموو ئەو پرسانە تاوتۆ دەکرێت کە تایبەتە بە سنوردارکردنی قەدەغی هاتوچۆ یاخود ڕێگا پێدان لە نێوان شار و شارۆچکان و هەر پارێزگاکان جگەلەوە باز لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان دەکرێت لەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە لە داهاتوو لە ماوەی داهاتووە بە تایبەتی ئەگە درێژ بکرێتەوە چی بکرێ وەروەها باز لە موسێ فەرمانبەران و هەموو پرسان دەکرێت کە لەو ماوەیە جێگای مشتومڕی خەڵک و وەروەها حکوومەتە وەکو ئاماژە بۆ کردیارە دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا وەزیری ناوخۆ ئاماژەی بۆ کرد کە 10 ڕۆژ کە درێژ دەکرێتەوە و داوای لە هاوڵاتیە کرد پابەندی بڕیارەکانی حکوومەت بن بۆ قەدەغکردنی هاتوچۆ وەکو ئێوەش دەیبنن کە لە هەولێر تا ڕادەیەکی زۆر پابند بوون بە قەدەغکردنی هاتوچۆ هەیە و بەتایبەتی لە شەقامە گشتیەکان ئەمە لەگەڵەوەش لە زۆرە پێشەکاریەکەی لە ناوگەڕەکەکان و هەروە شوێنە ملیەکان و حکوومەت لە بەتایبەتی وەزارەتی تەندروستی داوا دەکات کە ئەوانیش پابند بن و ئاماژە بۆ دەکەن کە ئەو 2 هەفتەیە داهاتوو 2 هەفتەیەک لاکەرەوە دەبێت بەتایبەتی لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمە و بازەوە دەکات کە تا ڕادەیەک ڕەوشەکە لەژێر کۆنتترۆلدا بەڵام مەترسیەکان هێشتا ماون لەسەر هەرێمی کوردستان بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆڕۆنا بۆیە پابندبوونی هاوڵاتیانمانەوەیان لە ماڵەکانیان بە ڕێگای چارەکی زۆر گرنگ و سەرەکی دەزانن بۆ بڵاو نەبوونەوەی ئەو ڤایرۆسە و لە دەست دەرنەچوونی وەزعەکە تا ڕادێک وەکو ئاماژە بۆ کرد تا ئێستا باز دەکەن کە لە دەست نەرنەچووە و ئاماژە بۆش دەکەن کە نەخۆشخانەکان وەروە تیمەکانی تەندروستی لە ئامادە باشیدانە بۆ هەر ئەگەرێک و هەموو ئەو پشکنیانە دەکرێت کە جێگای گومانن بە تایبەتی ئەوانی کە لە دەرەوە هاتینەوە یاخود بەرکەوتیان لەگەڵ کەسی تر هەبووە وەکو باست کرد کە سەبارەت بە هاتوچۆ ئەمڕۆ دیارە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران زیاتر بڕیاری کۆتایی لەسەر دەدرێت کە ئەوە تا چەند ڕێگا دەدرێت یاخود تا چەند ئەو ڕێشێنانە گۆڕانکاری بەسەردادرێت و دیارە ئاماژە بۆ کراوە کە ئاسانکاریەک دەکرێت بۆ ئەوەی بەتایبەتی کە کاری زەر و پێویستیان هەیە و یان ئەرچیان هەیە لە شوێنێک بۆ شوێنێشتر ئەمە ئاسانکاری دەکرێت وەکو لە کۆنگرەکە باسکرا کە لەگەڵ درێژکردنەوەی دەڕۆژەکە ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەکرێت ئەوە چەند زانیارێک بۆ گەی و پرسیارێکتانی بسپاسانە بابەتێکە ئێستا کە هاوڵاتیان و موچەخۆران زۆر چاودێری دەکەن هێندەی تۆ خۆت زانیاریت کۆکرد بێتەوە لە ماوەی ڕابردووە چەند لێدوانێکی جیاواز درا ینی وەزیری دارایی گوتی کە بارودۆخەکەمان ئەوەندە ئاڵۆزە و گرفتمان هەیە لە ڕووی دارایی یەکێک لە بژاردەکانمانەوەی کە دەستکاری موچەکەین دوێنێ وەزیری ناوخۆ گوتی بە هیچ شێوەیەک دەستکاری موچەی فەرمانبەران ناکرێت تەنها یاسای چاکسازی جێبەجێکرێت هێندەی تۆ خۆت وەکو پایامنێرێک زانیاریت کۆ کرد بێتەوە ئەنجومەنی وەزیران ینی ئەمڕۆ کۆبوونەوە کات ینی ئەوەی کە پێشبینیەکرێت چ بڕیارێک دەربکرێت ئەوەیە کە
دەستکاری دەرماڵا کرێت دەرماڵی کێ دەستکاری ئەکرێت موچە دەستکاری ئەکرێت لە ماوەی 30 ڕۆژ جارێکە موچە دەدرێت تۆی زانیارێکت لایە لەو بارەوە بڵێ دیارە بە جۆرەی لە دوانی زۆربەی بەرپرسان بە تایبەتی وتە بێژ دوێرێ دیارە ئاماژە بۆ کرد ئەوان لەو کۆبوونەوەیە زیاتر باز لە خەرجی و داهات دەکەن یان دەیانەوێت داهات و خەرجی یەکسان بێت دیارە پەیامەکەی ڕوونە ئەوان دەیانەوێت بە جۆرە و داهاتی دێتە دەستیان و دیارە یاسای چاکسازیشان لەبەردەستە ئەوان یاسای چاکسازی پێشە و مەسەلەی کۆڕۆنا دیارە پەسەند کرا دەیانەوێت لە ڕێگەی یاسای چاکسازی چەند دەرماڵەیەکی ببڕن و بە تایبەتی موسێ پڵە باڵاکان و دەرماڵانی کە مەترسیان نییە و زۆر لە دەرماڵەکان تر دیارەوە وەکو بری هاوکارێک دێت بۆ حکوومەت بۆ دەستکاری ئەو دەرماڵانە بکە لەگەڵەوەش ڕاوێژ بە وەزارەتەکان دەخات یەک وەزیرەکان دەکات بۆی ئەوان ئایا تا چەند ئەو ڕۆژە تا چەند بەردەوام دەبێت نرخی دە و تا چەند لە نزم بوونەوە دا دەبێت ئەو ڕۆژەی کۆڕۆنا تا چەند بەردەوام دەبێت بۆیان بەوتەی وتەبێژی حکوومەت دیارە لەو کۆبوونەوەیە زیاتر دەیانەوێ شتەکان ینی ئاڵگۆڕ بکەن یاخود بەرچاوی ڕوون بێت ئەو کاتی بڕیار بدەن و باز لەوەش دەکرێت کە حکوومەت دەیەوێت ڕاوێژ بە حەزبەکان بکە بۆچین هەموو حزبانە بگە کە کوشتیان هەیە لە پەرلەمان بۆی بۆچین ئەوەگری کە ڕەوشی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕۆژی ئابووریان بۆ ڕوون کاتەوە کە بابەتەکە نەک لە هەرێم و عێراق بەڵکو لە سەرتاسەریە مەسەلەی دابەزی نرخی نەوت و مەسەلەی نەمانی برێن باج و گومرگ و هەموو ئەوانە کە کاریگەری لەسەر داهاتی حکوومەت هەیە بە وتەی خۆیان دیارە بڕیار یەکلاکەرەوە دەدەن و هەتا ئێستا وەکو وەزیری ناخۆش ئاماژە بکرد تاکو ئێستا هیچ بڕیارێکیان نەداوە بەڵام چاوەڕوان دەکرێت بڕیار بدرێت ئیتر بەکەمکردنەوەی دەرماڵەکان بێت یاخود باز ڕۆژ دەکرێت کە موچە چ ڕۆژارێک یاخود 45 ڕۆژدارێک لە زیاتیەوەی کەم بکرێتەوە بدرێت هەموو ئەوانە ئەگەرن دیارە لە داهاتوو بڕیاری کۆتایی لەسەر دەدرێت ینی تاوەکو ئێستا بڕیارێکی کۆتایی نەدراوە چووکە ئێدە من زانیاریم هەبێ لیژنەیەک دروست کرا لەسەر ئەو بابەتەکە بۆ کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیران کە ئەمڕۆیە کۆبوونەوەکە ئەو لیژنەیە پێشنیاری خۆی بخاتە ڕوو تۆ هیچ زانیارێکت هەیە لەسەرەوەی و لیژنێ پێشنیاری کرد بێتن هەندێک زانیاریم هەبوو کە لیژنەکە پێشنیاری کردووە بە هیچ جۆرێک موچە نەبڕێت و دەرماڵەی فەرمانبەران و مامۆستایان ومانە بە هیچ جۆرێک نەبڕێت دەرماڵە چی جێگیرەکان و چ ناجێگیرەکان هەموو بمێنێتەوە بەڵام ئەو کەسانەی کە هەندێک کەس هەر کە لە یاسای چاکسازی ئاماژەی پێدراوە موچەی هەندێکیان ببڕێ ئەو کەسانە ببڕێت ئەوانەی کە بە نایاسایی خاننشی کراون یاخود ئەوانەی کە موچەی پلە باڵاکانن دەرماڵەی هەندێک دەرماڵە هەیە بۆ نونە کەسێک ئەڵێن سکرتێرەی وەزیرێکە دەرماڵی مەترسی هەیە بە هەمان شێوەیە و کەسێک کە لە فەرمانگەی کارەبا و لەسەر ئامودێک کارەکات ئەم جۆرە دەرماڵانە ببڕێت. بەڵێ بەڵێ ڕێبین ینی وەکو ئاماژە بۆ کردیارە یاسای چاکسازیان لەبەردەستە وەکو جەنابیش باست کرد لە ڕێگەی یاسای چاکسازی پێشترێژ ئاماژەیان بۆ کرد کە 100 ملیار دینار بۆ حکوومەت دەگەڕێتەوە ئەگەر یاسایە جێبەجێ بکرێت بە کەمکردنەوەی دەرماڵەکان یاخود بڕین و کەمکردنەوەی موسێ پڵە باڵەکان بەڵامەوە ئێمە بەجۆرە زانیاریەکان دیارە وەکو زۆر لە پەرلەمانتارانی بەغدا و بەرپرسانی هەرێم لە بەغدا ئاماژە بۆ دەکەن تا حکوومەتی عێراقی موچە بدا موچەی هەرێمیش دەدا یان لەو حالەتە حکوومەت نیوە ئەرچی لە کۆڵ دەبێتەوە کان نیوەی زیاتری فەرمانبەران لەسەر حکوومەتە لەو بودجەیەکە 460 ملیار دینارەکەی لە بەغداوە دێ ئەوە هەموو ئەرکێکی گەورەی حکوومەتی هەرێم لە کۆڵ دەکات لەگەر کەمکردنەوەی ئەو دەرماڵە و موچە پلە باڵەکان لە ڕێگەی یاسای چاکسازی هەموو ئەوانەوە دەکات کە حکوومەت بڕیاری ئەوە نەدا کە پاشەکەوتی پێشتر بگەڕێتەوە بەڵکم بەڵام تا ڕادەیەک دەستکاری ئەو موچانە بکە کە یاسای چاکسازی دەیانگرێتەوە هەموو ئەوانەش دەمینێتەوە بۆ ڕۆژانی داهاتوو بڕیار لەسەر دەدرێت و بەڵێ باشە زۆر سپاس تا چاوەڕێی زانیاریەکانتانەکەین بۆ ئەوەی بزانین لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران چ بڕیارێک دەدرێت زۆر سپاس بۆ کارمان تاکە بە شوەیەکی ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمان نبووین دەچینە پارێزگای سلێمانی لە سلێمانیەوە ئەحمەد ئیسماعیلمان لەگەڵایە ئەحمەد ڕۆژ باش وەبزانم لە بەردەم قایم قامێتی دواترین زانیاریەکان و ڕێنمایەکان چینوە تا چەند هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن. بەڵێ ڕێبی نەم کاتی ئەو بینەران باشتر سڵاوتان لێبێت لەسەر پابندبوون بەڵێ هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکاری لایەنە پەیوەندیدارەکانن بەتابەت وەزارەتی تەندروستی بەو پێی کە شەقامەکان
جگە لەو ئۆتۆمبیلانەی یان جگە لەو لایەنە پەیوەندیدارانەی یان جگە لەو کەسانی کە پێویستە یان ڕێگەپێدانی تایبەتیان هەیە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ ئەوەی ئەو کاروبارانی کە لەسەر شاریانە و پێویستە جێوەجێ بکەن لەسەر شەقامەکانن بەدەر لەمانە هاوڵاتی ئاسایی لەسەر شەقام نییە و شەقام چۆڵە ئەم شاڕێی کە لە پشتی منەوە دەردەکەوێت یەکێکە لە شاڕێ سەرەکیەکان لە شاری سلێمانی کە بەردەم قایمقامەتی سلێمانی لە لای شەقامی سالم و تێپەڕ دەبێت بۆ سەروی شاری سلێمانی و یەکێکە لە شەقامی سەرەکیان ئەم ئۆتۆمبیلانی کە دەبینرێن ئەمانە بەشێکی زۆری ئەوانن کە ڕێگەپێدانیان ئەوەی کە لەلایەن حکوومەتەوە هاوکاری کراون بۆ ئەوەی ئەو کارانەی کە لەسەر شانیانە بێنە دەرەوە هاتوونەتە دەرەوە لەبارەی ئەوەی کە ئەو خەڵکی کە لە پشتی منەوە دەردەکەوێت هەندێک جار لە وێنەکان ئەو کەسانن کە هاتوون داوا دەکەن بۆ ئەوەی کاری پێویستیان هەیە داوا دەکەن بۆ ئەوەی کە کۆمپانیا یان ڕێکخراوە یان چالاکیێکی تایبەتە بۆ ئەوەی گواستنەوەی مارکێتەکانە یان ئەو کارانی کە لەسەر شانیانە و ڕێکاری پێویستیان پێویستە بۆ بکرێت هاتوون بۆی لە ڕێگەی قایمقامەتە ئەو کارانی کە پێویستە بکرێت سەبارەت بەوەی کە هەواڵی دڵخۆشکارەکانیش زۆرە ڕێبین شکر لەخوا بەزیابێ ئەوەی کە ڕێژەی چاکبوونەوە لە سەر ئاستی پارێزگای سلێمانی و لە شاری سلێمانی لە چاو ڕێژەی نەخۆش ژمارەی بەرچاو زۆرە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی جەخت لەوە دەکەنەوە کە هاوڵاتیان بە هۆکاری پابندبوونیان توانیوانە بە تەواوەتی هاوکاری یەکتر بین لە پێناو سەلامەتی و زیاتر پاراستنی گیانی هەمووان و یەکێک لەو ڕێکارانی کە دەمێت ڕێبین جەختی لەسەر بکەم و کە ئەو دوێنێ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت هێزە ئەمنەکانی شاری سلێمانی کە خۆمان و ئێوەش بینیتان هاوڵاتیانش بینیان کە بە چ شێوازێک و بە چ جۆرە میکانیزمێک ڕێزیان لە کارمەدانی تەندروستینە بۆ ئەوەی ئەوان لە ماوەی ڕابردوودا تەواو ماندوو تەواو هاوکاری تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون ئەوان لەو ڕێگە لە نمونەی سلێمانیەوە بۆ هەموو شار و شارچەکان و پارێزگەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕێزلێنانیان ئەنجامدا سەبارەت بە کار و چالاکی دیارە لایەنە پەیوەندیدارەکان هەر بەردەوامن لە دانانی پلان و ڕێکاری پێویست بۆ ئەوەی لەو ڕێگەیە بتوانرێت تەواو هاوڵاتیان پارێزرا و سەلامەت بن و هەر ئەمڕۆ لیژنەکانی قایمقامەتی سلێمانی لیژنەکانی چاودێری بازرگانی ئێمە تیمەکان پامنێرانی دیکەمان لەگەڵان دەرچوونیان هەیە بۆ ئەوەی ئەو ڕێکارانی کە لە ناو شاری سلێمانی و لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و لە سنتەر دەیگرنە بەر بۆ پاراستنی زیاتری سەلامەتی هاوڵاتیان بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەی ڕاستەوخۆ وێنەی ترتان بۆ دەگوازنەوە هەموو ئەمانش بۆ ئەوەیە کە هاوڵاتیان سەلامەت و پارێزرا و تەندروست بن بەڵێ ڕێبین زۆر سپاس بۆ هاوکارمان ئەحمەد ئیسماعیل هەمیشە بە شێوەیەکی پۆزتیڤ و فول ئێنەرژی بابەتەکانمان پێشکەشەکەی زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای سلێمانی لەگەڵمان نەبووین زۆر سپاس کە تاوەکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست و سەلامەت بن و هەر شاد بن.